وڵاتان لە ببینەرانی خۆشەویست بێریبان حەمیدم بەرنمەیەکی نوێی ئێواری سلێمانی تا پێشەشەکەم بابەتی ئەم بەرنمەیەمان تایبەت کردووە بە چۆنێتی بەڕێوەبردننی کاتەوە چۆن دایکەکان ئەو دایکانی کەوا لە ماڵەوەن و کاری دەرەوەیان نییە چۆن کاتی خۆیان و خێزانەکانیان ڕێک بخەن یاخود ئەو ئافرەتانێکەوە مۆزەفن و کاری دەری و شێویان هەیە و پێویستە منداڵەکانیشیان پەروەردەکەن چۆن کاتەکانیان ڕێک بخەن و بە هاوکاری هاوسەرەکانیان لەگەڵ شادی سەروەر ئەندامی ناوەندی قەرەداغ لە ڕێکخراوی ئافرەتان گفتوگۆکەین لەسەر ئەو بابەتەی کە بوتم بەڕێوەبردننی کات و چۆن کاتەکانمان ڕێک بخەین بەخێر بێ شادی خان زۆر سپاس باشی ئێوارەت باش زۆر سپاس بەخێر بێ زۆر سپاس بۆ تۆش ئەمەوێ سەردا پرسم کات چییە گرنگی چییە؟ زۆر سپاس بۆ ئێوە بۆ کەناڵی سلێمانی زۆر سڵاو ڕێزم هەیە بۆ بیسەران و بینەران ئەگەر بین باسی کات بکەین کات ئێمە بە نرخترین شتەکە هەمانە لە ژیانماندا بەڵام بەداخەوە گوێپێنەدان پێی تایدا هونەر ئەنوێنێت ئەگەر بین لای کۆمەڵێک زانا و فەیلسوف باسی بزانین چۆن باسی کاتیان کردووە یەکێک لەوانە ئەرستۆیە ئەڵێ کات گەورەترین نەزانراوە لەناو هەموو نەزانراوەکان یاخود ئەنیشتاین ئەڵێت کات بابەتێکی ڕێژەیە یان ئەگەر بین سەر باسی نیوتنیش باس لە کات بەو شازە ئەکات وەکو یاسایەک دایەنە لەناو هاوکێشەکانی داناوە لە یاسای جوڵەوزەدا وەکو هاوکێشەیەک و یاسایەک بەکاری هێناوە. ئیتر کات یعنی گەورەترین سامانە ئێمە هەمانە یعنی لە زۆر سامانی تر وەکو تەندروستی وەکو ئەمانە زۆر گرنگە بەداخۆ ینی هەندێک هەڵە تێگەشتن هەیە لای ئێمە و ئەزانین کە پارە هەموو شتێکە پارە گەورەترین سامانە بەڵام پارەکە لە دەست چوو ئێمە ئەتوانین بەدەستی بهێنینەوە بەڵام کات هەرگیز ناتوانین بەدەستی بێنینەوە بۆ نمونە من کە لەم شوێنەیە دانیشتوم ئەتوانم دووبارە بێمەوە بۆ ئەم شوێنە بەڵام ناتوانم بگەڕێمەوە بۆ دوێنێ بۆیە لێرە گرنگی و چەمکی کاتمان بۆ دەرئەکەوێت زۆر ڕاستە باشە ڕێخستنی کاتەکان و گرنگی کاتەکان پێی کەسێک بۆ کەسێکی ترە گۆڕێت مەسەڵەن دایکێک کە لە ماڵەوەیە کاری دەرەوەی نییە کاتی زیاتر ڕنگ بێت لە بەردەسا بێت بە کۆمەڵێشت بەپێی خواستەکانی خۆی وی لە کەسێکە دایکێکە لە دەرەوە بێت ئیشی دەری شەو بکات و ئیشی ماڵی شەو بکات بۆ ئەو ئافرەتانەی کەوا لە ماڵەوەن چۆن کاتەکانیان ڕێک بخەن؟ بەڵێ سەرەتا پێویستە ئەو دایکە یعنی ئەستی ڕۆشنبیری بەرز بێ ینی لە خێزانێکەوە هاتبێت ئەویش وەکو مناڵەکەی لە خێزانێکەوە هاتبێت بە شازێکی جوان پەروەردەکرابێ ینی گرنگی هەموو شتەکان بزانێت بەهاکان چین کات چییە. بۆیە ئەگەر دایکەکە کەسێکی ڕۆشنبیر بێت ینی پێشتر پەروەردەیەکی باش کرابێت ئەزانێت کە چۆن کاتیش بۆ مناڵەکانی ڕێک بخە بەڵام بەداخۆ ئێمە بینین ئێستا هەنێ دایکەیە خۆی نازانە کاتەکانی خۆی یعنی چۆن ڕێک بخات اینجا چ بگاتە ئەوەی کە کاتی مناڵەکانی ڕێک بخە بۆیە پەروەردەکردن لە بنچینەوە هەتاوەکو بۆ نەوەکانی داهاتووتر گرنگە. بەڵێ پێویستە دایکەکە بزانێت کاتی خۆی چۆن ڕێگەخا بۆ نمونە هاوسەرەکەی کە لە داوامە کەیەتەوە بزانێت داواکاری هاوسەرەکانی چییە گرنگی بە دروستکردنی خواردنەکانی بات بە پەروەردەکردنی مناڵەکانی بات نەگەوەی کە ئێستا بەداخۆ ئەبینین دایکەکە یاخود لەگەڵ مناڵەکانی هەتا نیوەڕۆ ئەخەون یعنی یان هەتا کاتێکی درەنگ ئەخەون بێ ئەوەی کە بزان ئەم کاتە چەند گرنگە پێویستە ئەو دایکە درنگانێکی شەو ئەمێنەوە لە ڕێی تەندروستی زیانێکی زۆر بە دڵنیاییەوە هەم بەجەستەی ئەو کەسانی ئێستا ئەم هەموو توندتیشەی کە ئێستا بڵاو بۆتەوە هەمووی هۆکارەکەی وەیە کە خێزانەکان دایک و باوکەکان یاخو مناڵەکان هەتا وەکو درنگانی شەو ناخەون یان ئەبینین دایکەکە خۆی یان باوکەکە خۆی خەریکی موبایلە بە مناڵەکەی هەڵێ بەسم مۆبایلەکە و لا بەرە بڕۆ بخەوە بەڵام کە تۆ کە خۆت بە کارێکی هەڵناسی بە ئەنجامدانی ئەوی کە مۆبایلەکە و لا بەریت و بچی بخەویت و بڵین سەری مناڵەکە و ماچکەیت و بڵێ بڕۆ بۆ سەر جێگاکە ئیتر بەسە مۆبایل بەکارمێنە بۆیە تۆ هەر چەنە پێی بڵێ بڕۆ بخەوە خۆت مۆبایل بەکار بهێنیت ئەو مناڵە هیچ بەگوێت ناکات پێکمان وایە یعنی کاتێکە
کاتێککە شتێک لە منداڵەکانمان خەتەقاکەین پێویستە ئەو شتە خۆشت بەکاری نێنی بە دڵنیاییەوە بەگۆی کە بە منداڵەکەتەڵی درۆمەکە ڕاستەکان بڵێ هەمیشە تۆ خۆت درۆیەک بکەیت یا خۆت ڕاستیەک نەڵێیت ئەو مناڵە چاو لە تۆکات ینی پێویستە ئەو شتانێکەوە لە مناڵەکانی قەتەقا ئەەکەیت خۆشت نێکیت تۆ باوکەکە موبایلێکی بەدەستەوە مناڵەکە لەم لای چەندێک دایکی پێی بڵێ موبایل بەکارمێنە هەر بەکارێنە شەو لە باوکەکە وەکو بەندێکی کوردیە ئەڵێ گەورە ئاو ڕژێ و بچووک پێی تێ ئەمە ئەوەیە یعنی مناڵ سێری چواردەورەکەی سێری ژینگەکەی و بە تایبەتی خێزانەکەی ئەکات وە کۆزانین پەروەردەکردی منداڵ یەکەم جار لە دایک و باوکەوە دەست پێکا باشان قوتابخانە پاشان زانکۆ و باشان ئەو شتانی کە لە دەوروبەریە هەیە بۆیە زۆر گرنگە ئێمە یەکەم جار لە بنچینەوە پەروەردەکردنمان باش بێت بۆی بتوانین مناڵ و نەوەیەکی باش بێنینە ناو قوتابخانەکان و زانکۆکان و لە دواتریشە سوودی هەبێت بۆ کۆمەلگا و مرۆڤایەتی بەگشتی. بەڵێ باشە ئەو دایکانی یاخود و ئافرەتانی کەوا کاری دەرەواکەن چۆن بتوانن چەندها کاتەکانی خۆیان تەرخان نەکەن بە کاتەکانی دەرەوە بەڕێکردنی کارەکانی داوامیان بەڵکو گرنگی بە ماڵیشەوە بدەن چونکە ئێمە بۆیە زیاتر باز لە ئافرەتەکەین چونکە بەرنامەکەمان زیاتر پێوەستە بە بواری ئافرەتان و پەروەردەی خێزانەوە ئەگینا کات بەپێی بۆ پیاوان دەگۆڕێت بۆ مناڵانە گۆڕێت بۆ ئافرەتانە گۆڕێت بەڵام ئێمە زیاتر باسی ئافرەتان و پەروەردەکەین ئەو دایکانی کەوا لە دەرەوەن چۆن بتوانن زاڵ بن بەسەر هەردوو کارەکەدا هەم کاری ماڵەوە هەم کاری دەرەوە چونکە خۆی لە خۆیان بەخێوکردنی مناڵ و بەڕێوەبردننی ماڵیش ئەوەش کارێکە بەڵێ ئەگەر بینە سەر باسی ئافرەت یعنی ئافرەت زۆر هیلاکە ئافرەت یعنی ماندوونە ناسە ئەو کەسانی لە دوای جەنگی جیهانی دووەم ئافرەتیش بە هاوشانی پیاوان ئەچنە دەرەوە کار ئەکەن لە پێناو دابینکردنی بژێویکی باشتر بۆ مناڵەکانیان و ئەمانیش ماف و یەکسانیانەیە وەک چۆن پیاوان ئەچنە دەرەوە کار ئەکەن ئەمانیش بە هەمان شێوە بۆیە سێرەکەین ئافرەتیش بە هەمان شێوەی بە هەمان شێوی پیاو ئەو هەموو قورسایی ئەکەوێتە سەر بگرە زیاتریش چکە زیاتر مناڵیش چۆن ئەڵێ پەروەردە زیاتر لە دایکەوە وەرەگرێت بۆیە ئەو ئافرەتانی کە بڵێن داوام ئەەکەم بەڕاستی ئەوان ئەگەر بەڕاستی دایکێکی دڵسۆز بێت و یعنی خێزانێکی باش بێت ئەرکێکی زۆری لەسرە چکە هەم ئەبێت بێت ئیشەکانی ماڵەوەی بکات و پەروەردەی مناڵەکانی بکات بۆیە پێویستە ئەو کەسە خۆی بزانێت چکە بەپێی ئیشوکار ئەگۆڕێت بۆ نونە تۆ ئەبێت بەرنامە دابنێ بەرنامەدانە زۆر باشە بۆ چۆنێتی بەڕێوەبردننی کات و وا بکەین کە کاتەکانمان بە فیڕۆ نەڕوات بۆیە دایکەکە بزانێت بەپێی ئەو کاتی کە بۆی هەیە بۆ داوامەکەی بکات و پاشان بێتەوە ماڵەوە ئیشەکانی ماڵەوەی بکات و پاشان پەروەردەی مناڵەکانی بکات بۆ ئەمەش زۆر گرنگە یعنی هاوسەر پیا زۆر هاوکاری ئافرە بێت چکە ئەویش بە هەمان شێوە لە دەرەوە بۆ هیلاک بۆ ئەرکی زیاتری لەسرە ئەبێ هەوڵێک ینی بڵێن کاتێکیشی هەبێ بۆ خۆی ینی بۆ هاوسەرەکەی بۆ مناڵەکانی بۆ پێگەاندنی خۆی بۆ نمونە کاتێک تەرخام کە هیچ نەبێت لەو ڕۆژەیە کاتژمێر یاخود کاتژمێرونیەک دانێ بۆ خۆی بۆ پەرەپێدانی توانەکانی خۆی بۆ خوێندنەوەی کتێب یان سێرکردنی بەرنمەیەکی باش یعنی تەنها ئەوە نەبێ ئیشی داوام بکات و بێتەوە دەی ئیشەکانی ماڵەوە بکات و مناڵەکانی پەروەردە بکات و چۆن ئەڵێ پاکیان بکاتەوە و دڵی هاوسەرەکەی ڕاستی بکات تۆ دەڵێیت کە پێویستە سەرڕای سەرقاڵی ئافرەت سەرڕای پڕبوونی تودولیست ینی ئەو کارانێکە لە ڕۆژانەیە دەکەیت پێویستە ئافرەتان خۆشیان بیر نەچێتەوە یاخود تاک خۆشی بیر نەچێتەوە هەمیشە کاتێکی هەبێت کاتێک تەرخانکا بۆ خۆی کە چۆن دڵی بەرامبەرەکەی خۆشەکە ئاواش ئەو شتە بکە کە خۆی دڵی خۆی خۆش بە دڵنیایەوە ینی لێرە ئەفرە نابێت خۆی هەر تەنها دانێ بۆ کارکردن و کارکردن و تەواو ئەبێ یعنی پەرە بە خۆشی بات چکە ئەویش لە کۆتاییە مرۆڤ و پێویستی بە پشودانە و پێویستی بە پەرەپێدانی توانەکانی هەیە باش ئەگەر ئەوە نەکرێت ئەگەر ئەوە نەکات کاریگەری چییە بێت لەسەر و ئافرەتە بەڵێ وەک ئێمە ئەزانین ئەڵێن ئەگەر هەر کتێبێک تۆ بیخوێنیتەوە یعنی ئەگەر تۆ بڵێ لای خۆت بڵێ من هیچ سوودێکم لەم کتێبە نبینێ کە خوێنمەوە بەڵام بە دڵنیایە وانە یعنی هەر کاریگەرێکی لەسەر مێشکی تۆ دروست کردووە و شتێکی لێوەر ئەگریت کە لە کۆتایە سوود بە تۆ ئەگەێنێت و وات لێ ئەکات لە توندوتیژی بە دوور بیت و ئاستی ڕۆشنبیریت زیاتر بێت چۆن ئەڵێ بیرت ڕوون بێت یعنی کاتێککە ڕوبەڕووی کێشێک ئەبیتەوە یاخود چۆن ئەڵێ ڕوبەڕووی قسەی کۆمەلگا ئەبیتەوە بتوانێت بە بیرێکی فراوان یعنی ئەو قسەکانی ئەوان کاریگەری نەکەنە سەر تۆ خۆت بتوانیت بە بیرێکی فراوان ڕوبەڕووی کێشەکان ببیتەوە باشە
وەکو زانین یاری ئەلکترۆنیەکان لە ئێستا زۆربەی کاتەکانی مناڵەکانمانە بات وای لە هاتووە ئێستا زۆر قورسە بتوانین کۆنتترۆلی ئەوە بکەین کە منداڵ زیاتر بەری نەدەرەوەی لە ماڵەوە خەریکی یاری ئەلکترۆنین بێ بەڵام هەنە بیرکردنەوەی تر هەیە کە ئەمەیان پێ باشە ئەم یاری ئەلکترۆنیانیان پێ باشە بەوەی کە وا لە مناڵەکات فکری داهێنەرانە و هەروەها کۆمونیکیشنی لەگەڵ چەندین کەسی وڵاتانی تر دروست بکات پەیوەندی دروستکە لەگەڵ کەسێک لە دەروی وڵاتەکەی خۆی چۆن بتوانین زاڵ بین بەسەر ئەم حاڵەتەدا بەڵێ قسەکەی بەڕێزت زۆر ڕاستە و کە بینین ئێستا نەک مناڵ تەنانەت گەورەکانیش زۆر ئالوودەی بەکارهێنانی تۆڕە کۆمەڵاتیەکان بووە سێرەکەی ماوەیەکی زۆر لە کۆمەڵێک یاری بەسەر ئەبات کە ئەمە نازان پۆبچی پێڵێن چی من تەنها ناوەکەم بیستیوە و یعنی ئاوا کەوتۆتە بەرچاو سپاس بۆ خۆتا ئێستا نەمکردو و حەزیش ناکەم فێری بم چکە لە کۆتایی زانم کاریگەرێکی خراپی لەسەرمە بێت و لەوانەیە تووشی ئالوودە بوونیشم بکات. بۆ ئەو قسەی بەڕێستت کە ئەڵێ وا ئەکا کە مناڵ فێری داهێنان ببێت بەڵێ ڕاستە بەڵام چ کاتێکە مناڵەکە بۆ نمونە بۆ نیو کاتژمێر یاخود کاتژمێرێک لەسەر ئەو مادە بڵێن ئەو ئەلکترۆنیە بێ ئەو ئامێرە ئەلکترۆنیە بێت لەوە زیاتر بێت بەداخەوە ئەو داهێنان و ئەو مێشکەی کە خۆشی هەیەی لەوانەیە بەرە وولادان و خراپی بیبات چکە وەگەزانی ئێمە ئەگەر بێن باسی نەخۆشەکان بکەین ئێمە ئۆتیسمان هەیە ئۆتیسمێکمان هەیە چۆنەڵی زگماکیە بۆ ماوەیە و دانێکیشان بەدەست هاتووە ئەو بەدەست هاتووەش ئەو کاریگەریەکانی ژنگەی دەوروبەرمانە یەکێک لەوانەش ئامێرە ئەلکترۆنیەکانە کەواکە ئیتر ئەو مناڵە گۆشەگیر بێت حەزی لە تێکەڵاوبوون نەبێت کاتێکە بانگی ئەەکەی وەڵام نەیاتەوە یان زۆر بە توندتیژی وەڵامی دایک و باوکی بداتەوە بۆیە هەموو شتێک یعنی بە هاوسەنگی هەموو شتێک لە گردونە بە هاوسەنگیەکی تیا ڕابگیرێت باشترە یعنی کاتێکە ئەو یاری ئەلکترۆنە ئەیەن بە مناڵەکەمان بە نیو کاتژمێرێک بێ با بگری پێویستە ینی دایک و باوک یاسادا بنێ بۆ مناڵەکان تۆ لە کاتێکە نەتوانیت یاسادا بنێ بۆ مناڵەکە ناتوانانی بۆ خێزانەکەدا بنێ ناتوانانی بۆ کۆمەلگاکەت بۆ مرۆڤایەتیشدا بنیت بۆیە لە کاتێکە ئەو مناڵە ئەتوانێت بیرێکی داهێنەرانی هەبێت کە بە ماوەیەکی کەم لەسەرەوە مادە ئەلکترۆن ئەو ئامێرە ئەلکترۆنیە بمێنێتەوە بچێتە دەرەوە سەردانی دەرەوە بکات و چۆن ئەڵێ تێکەڵی کۆمەڵایەتی هەبێت هەموو ئەمانە کاریگەریکی باشانە بێت لەسەر مناڵ وەگەزانین بپورە کۆمپانیاکان کاتێک ئەیان هەوێت داهێنان لە شتێک بکەن ئەچن سێری دەستی مناڵەکان ئەکەن بزانن ئەوان شتێکیان ئێنێ ئەڵێن ئەتی ئەو شتە بزانین تۆ چی لێ ئەەکەی سێرەکەی داهێنانێکی تیاکە بۆیە زۆربەی بیرۆکە باشەکان کۆمپانیاکان و یاری مناڵان و یان زۆر شتی تر لە ڕێگای بیرۆکەی مناڵانەوە وەری ئەگرن ینی پێویستە مناڵ هەموو جۆرە شتەکان تاقی بکاتەوە بۆی مێشکی تەنها لەسەر یەکشت ڕانێت و چوارچێوەی نەبێ بیرکردنەوەی هەموو شتەکان تاقیکاتەوە باشە تا چەنە گرنگە کەەوە منداڵ لە منداڵی و فێری زمانی تر بکرێت دەڵێن هەتاوەکو منداڵ هەتاوەکو تەمەنی 5-6 ساڵ ئەتوانێت فێری 4 زمان بێت بەڵام تۆ لە پێش بەرنامە پێوتم کە ئەمە زیانی دەبێت ئەمە چۆن زیانی دەبێت بەڵێ زانان و توێژینان ئەویان سەلماندووە بەڵێ مناڵ لە بەرەوەیکە مێشکی فراوانە و چۆن ئەڵێ مێشکی پاکە توانای وەرگرتنی زۆر شتی هەیە یعنی تۆ شتێکی کە تازە هێنیت یعنی کاریگەر بێ بە هەموو شتانی دەوروبەری هەوڵیات بەکاری بێنێت وەکو گەورەکە نییەکە مێشکی کۆمەڵێک کێشە و ئەمانێتە سەرقاڵە بە کۆمەڵشتیت ئەو لە بەرەوەیکە وەکو بڵێن ئەتوانین بڵێن مێشکی پاکە یعنی ئەوێ فێشتی تازە بێت فێری یعنی شت وەرگرتن بێ بۆ نمونە جاری واشە ئەبینین کە دایک و باوک کە مناڵەکان بۆمە دەستکاری زۆپایك ئەکەن ئەڵێ مەکە دەستکاری مەکە گەرمە یان دەستە سووتێنە بەڵام ئەو مناڵە هەتاوەک و خۆی دەستنا لەو زۆپای و نەزانێت ئەو ئازاری بڵین سووتانە چۆنە هەتاوەک خۆی ئەزمموی نەکات تۆ تا ئێوارە پێی بڵێ دەستکاری مەکە لەوە چ بە قسەت نەکە بەڵام کە ئەزمموی وەرگرت جارێکتر نزیکی ئەو شتە نابێتەوە بۆ ئەوەش کە ئایا مناڵ بڵێن لەو تەمەنەیە فێری ئەتوانە فێری چەند زمانە بێ بەڵێ بەڵام کاریگەریەکی زۆر خراپی ئەبێت چکە ئێمە ئەگەر بمان هەیە کۆمەڵگەیەکی تەندروست پەروەردە بکەین پێویستە مناڵ هەتاوەکو 9 ساڵ و 10 ساڵ فێری هیچ زمانێکی تر نەبێت تەنها زمانی دایک نەبێت بۆی لە ڕێگەی زمانی دایکەوە فێری چەسپاندنی بەهاکان ببێت فێری ڕۆشتە جوانەکان ببێت و پاشان فێری زمانی دووەم و سێم ببێت باشە ئەمە هینێکی جیاواز و بیرروڕایەکی جیاواز و چونکە ئێستا دایکان و باوکان خۆیان تەلەڤیزۆنەکانەکەنە سەر گۆرانیە ئینگلیزیەکان گۆرانیە مناڵەکان
مناڵانەکان بۆ ئەوی مناڵەکەی فێری زمانێکی تر بێ یاخود کە مناڵەکەی لە 2-3 ساڵە کەلیمەیەکی ئینگلیزیەڵە شانازی پێواکات کامە لە خۆی لە خۆیان کێشەیە ئەبێ ئەو مناڵە جارە فێر بێ بە زمانی دایکی قسە بکات اینجا دوای ئەوە تێگەڵی کولتورێکی تر بێت و بە زمانێکی دیکەش قسەکە باشە تا چەندێک گرنگە دایکان و باوکان هۆشداری ئەم شتانە بن هەنێک کەسێ زۆر گوێ بەم بارە تەندروستیانە نایە بەم ڕێشوێنانە نایە و منداڵەکەشی لە کۆتاییە کەسێکی ئاسایی دەرەچێ باشە ئەڵێن ئەمە تەواوەوە تا خۆ مناڵەکەمان هیچ کێشەیەکی نییە چ پێویست بە و هەموو قەید و شەرت و ڕێوڕاست ناکات بەڵام ئایا ئەمە تەندروست هەموو دایک و باوکێک بۆ جۆرە بیر بکاتەوە نەخێر گەر ئێمە بینە سەر باسی ئەوە بڵێن دایک و باوکە زۆر گرنگی بە پەروەردەکردنی مناڵ نایە بەگشتی بەڵێ لەوە چێ کەسێکی باشی لێ دەربچێت بەڵام بەگشتی نا لە کۆتاییە بڵێن تاکێکی ناتەندروست ئەهێنێتە ناو کۆمەڵگەوە یعنی ئەگەر ئەوەی کە بکە باشیشە بۆ بۆنی ئەو تاکە بڵێن ناتەندروستەکەیەتە کۆمەڵگە لەوانەیە کاریگەری بخاتە سەر ئەوەی تر و ئەو ینی ئەو باشیکە ئەویش هەیبووان نەیمێنێت بەڵام کە مناڵ لە یەکەم جار و کە فێری ڕاستگۆیی فێری دەستپاکی کرا یعنی بە ئاسانی کۆمەڵگە ناتوانێت بیگۆڕێ یعنی ئەگەر پەروەردەکردنێکی زۆر جوانی هەبێت بۆیە پێویستە یعنی ئەمە زۆر گرنگی بە پەروەردەکردنی مناڵەکان و پاشان چۆن ئەڵێ بەرەو ناو کۆمەڵگە و قوتابخانە و زانکۆکانیان بەرین باشە دەیخان تۆ خۆت چۆن کاتەکانی خۆت ڕێکخستووە بەڵێ من بڵێن بەپێی ئەوەی کە خوێندکاری زانکۆشم و هاوسانی ئەمە بێ بە نمونەیەک یعنی هیچ شتێک نابێتە بەربەس ئەگەر یەکێ مەبەستی بێت و هیچ شتێک قورس نییە هەر شتێکە هەوڵە بۆیە قورس نابێت یعنی من ئێستا خۆم خوێندکاری زانکۆی دەرچوم بۆ قۆناغی 4 هاوسەرگیریشم کردو و مناڵیشم هەیە لەگەڵ ئەوشە ئیشی ڕێکخراویش ئەەکەم یعنی زۆر سپاس کە هاوڕەکانم ئەم بینن ئەڵێن یعنی تۆ چۆن ئەتوانی ئەو هەموو شتە بکەیت کە هاوسەرگیری کردووە دەریش ئەچیت یعنی سپاس بخوا نمرەکانیشم باشن یعنی ئەوان پێی سەر سوورمانە من بەڵام من هەموو چارەکە ئەو پرسیارە لە من ئەەکەم ئەڵم نا زۆر یعنی ئاساییە ئینسان کە ویستی لەسەر شتێک بوو ئەتوانێت بەدەستی بێنێ هیچ شتێک ناتوانێت ڕێگری بکات تەنها ئەوەیە خۆت چۆن ئەڵێ هەندانێکی ناوەکیت هەبێت یعنی باوەڕبوونت بە خۆت هەبێت ئێستا بڵێ من ئەو کاتانێکە ئێستا بەو حکومێکە داوام نییە بەڵام ئەو کاتێن کە داوام ئەبێ بانیان بڵین لە زانکۆ ئەبم دوانیۆڕان یم چۆن ئەڵێ نی ساعتێک سعی ئەەکەم و پاشان کاتێکدا ئەنێم بۆ خوێنەوەی کتێب کاتژمێرێک دوو کاتژمێر و پاشان ئەچم بۆ لای مناڵەکەم چیرۆکی بۆ ئەخوێنمەوە ئیشەکانی ماڵۆم ئەەکەم یعنی پێداچنەوە بۆ وانەکانی زانکۆم ئەەکەم و لە کۆتاییش سپاس بەخۆیانی زۆر باشیشم باشە گرنگیت بەوە داوەکەوە کوڕەکەت مناڵەکەی کوڕە خاڵی نەزانێ گرنگی بە کتێب خوێندنەوە بە ئەو ئێستا ناتوانێت بخوێنێتەوە بەڵام کتێبی خۆش بێت بەڵێ من وام لێ کردووە یعنی هەر لە ئێستا چۆن ئەڵێ مناڵ هەموو شتێک لە چۆنەڵی لە تەمەنی مناڵیەوە پێی بارگایی ئەبێت و کاریگەری ئەکاتە سەری ئێستا من کە ئەچم بۆ کڕینی کتێبێک لەگەڵ خۆما ئەیبم یعنی کتێبەکانی پیشان ئێم ئەڵم سێری ئەم کتێبیان کە سێری و کتێبیان کە حەز لە کامەیانە بۆت بکڕم ینی وای لێ ئەەکەم خۆشەویستی کتێبی چۆن ئەڵی خۆشەویستی کتێب لە ناو دڵیا بچەس بێت چیرۆکی بۆ بڵێن کتێبی کۆمەڵە کتێبی چیرۆکی بۆ ئەکڕمەوە شانە کە ئەخەوێت بۆی ئەخوێنمەوە جاری وایە یعنی زۆر جار سەرقاڵ ئەبم یان تۆزە دو ئەەکەم ئەو زووتر خەویت ئەڵێدا نای چیرۆکەکەم بۆ بخوێنیتەوە و ئەخەوم یعنی خۆی بیرم ئەخاتەوە یعنی ئەمانە هەمووی کاریگەری ئەبێ من دڵنیام ینی هەوڵ ئەم ئیشەڵا کە گەورەش بوو ئا خۆشەویستی کتێبی لەلا دروست بێت و هەوڵ بات بەردەوام کتێب بخوێنێتەوە بیکە بە باشترین هاوڕێی خۆی باشە بێگومان وایە تا چەندە گرنگە خێزانەکان لە ناو یەکە هاوکاری یەک بن بەڵێ لە ناو یەکا دەستی یەک بگرن پاڵپشتی یەکتر بکەن کەسێکەوە خێزانەکەی لە پشتێتی چی جیاوازە لەوەی کەسێک کە تەنها خۆی هەوڵەیە بەڵێ وەگەزانی خێزان گرنگترین و پیرۆستترین شتەکە مرۆڤ ئەخوای گەورە پێی ئەبەخشێت بۆیە گرنگە یعنی هاوسەران چ ژنومێر چ خوشکودایک یان خوشکوبرا ئەمانە هەمویان هاوکاری یەک بن چکە لە کۆتایە چۆن ئەڵێ ئەمانە هەمووی تەواوکەری یەکن
بۆیە کاتێکە بڵێن دایک و باوکە بڵێن دایک و باوکی ئەو مناڵانە کە هاوسەرگیریەکەن پێویستە لە زۆر ئاستەوە لێکەوە نزیک بن بۆ ئەستی ڕۆشنبیریان بە تایبەتی و ئەستی کۆمەڵاتیان بۆی لە کۆتاییە چۆنەڵی کاریگەریەکی نەرێنی لە ناویانە دروست نەبێت باوکەکە قسەی بکات و دایکەکە قسەی بکات یان کاتێکە دایک و باوکەکە ئانەوێت بەرنمەیەک دابنێن بۆ مناڵەکانی بێن قسە بکەن پێش ئەوەی کە لە ناو مناڵەکانە بیکەن بە چۆن ئەڵێ مناقەشە بێن خۆیان شتەکان ڕێک بخەن بڵێن ئەمە مناڵی ئێمەیە بە مناڵێکی باشی لێ دەربچێت مناڵێکی توندوتیژی لێ دەرنەچێت و بتوانێت خزمەتی خۆی و ئێمە و کۆمەلگاکە و نەتەوە و نیشتیمانەکەی بکات. بەرنمەیەکدا بنێن پاشان مناڵەکەی بێنە لای خۆی بڵێن پێویستە بۆ نمونە کچم یا کوڕم پێویستە ئاوە بکەیت ئەمە باشە بیکەیت ئەمە باش نییە نەیکەیت یعنی پێویستە دایک و باوکەکە یەکەم جا خۆیان ڕێک بکەون نەک باوکەکە قسەیە بکات یان دایکەکە قسەیە بکات ئەمە چۆنەڵی ئاکامێکی باشی لێ ناکەوێتەوە. و باشە من شتێکی تر تا چەنە گرنگە منداڵەکانمان پێشتر من قسە لەسەر گەنجان کردووە تا چەنە گرنگە هەستی نەتەواتی لە گەنجان نابچێنین بەڵام گەر بێت و لە منداڵیەوە هەستی نەتەوایەتی و فێری کللتورەکانی نەتەوەکەتی بکەیت و فێری خۆشەویستی نیشتیمانی بکەیت بێگومان کە گەنج بوو ئەو بۆ ڕۆحیەتەوە گەورە ئەبێت پێویست ناکات لە گەنجێتی ئەدانیشی لەو شتە سەرەتایانەوە دەست پێ بکەیت تا چەنە گرنگە فێری مناڵەکانماکەینکەوە دڵی بە خاکەکەی بسووتێ. بەڵێ بڵین کارێکی کردن یعنی هەر شتەکانی ئێمە هەر تەنها بریتی نەبێت لە قسەکردن و کردەوەی لەگەڵانە بێت یعنی چۆنەڵیش قسەکانمان کارێکی بکەین چۆنەڵی تیۆرەکان و قسەکانمان هەستین بە ئەنجامدانی بۆنمە کە تۆ ئەڵێ کوڕم یا کچم نابێت کە ئەچیتە دەرەوە کاغەزێ فڕێ بێ یان دەبە ئاوێک لە دەرەوە فڕێ بدەیت یان چۆن ئەڵێ دارێ بشکێنی گوڵێک زیانی پێ بکەینیت بۆنمە کە تۆ ئەچیتە دەرەوە مناڵەکە لەگەڵ خۆتا بەری ینی مناڵەکە زۆر کاریگەرە بۆ شتان ئێمە خۆمان لەوە هەستی پێ نەکەین بەڵام مناڵ زۆر کاریگەرە ینی من جاری وایە کوڕەکەم باسی کۆمەڵێشتی بۆ کردو من یانی نەمزانی ئەو شتم بۆ ئەو کردووە یان باسم کردووە ینی چکە کاریگەر بۆ بە من یەکسەر وەری کردووە زۆر بۆژ ینی چۆنەڵی خۆشحاڵ بوومە بردومەتە دەرەوە لەگەڵ خۆمایان دایک و باوکەکان هەوڵ بن مناڵەکانیان بەرنە دەرەوە کاتێکە پسکیتێک ئەخۆن فڕینێنە سەرجادەکە بیکەنە سەتڵێکی خۆڵ یان ئەگەر مناڵەکەی شتێ بکڕە بۆ مناڵەکەی جبس زیانی جبس نا بەڵام شتی تر بیسکیت بێ یان شتێکی تر بێت بیخوات بڵێ ئەتەی کوڕم ئەو جبسە تاواکوودە بڕۆ بیکەرە یان کچم ئەو جبسەکە تاواکوودە بڕۆ بیکەرە سەتڵی خۆڵەکە یعنی هەوڵ بیت شتەکان کارێکی بکات بڵێ نیشتیمانی خۆش بێ ئەمە وڵاتی ئێمەیە هەموو کەسێ وڵاتەکەی خۆش ئەوێ چۆن دایک و باوکە خۆش ئەوێ ئاواشە بە ئەم خاکە و خۆش بێ بانی کە گەورە بووی خزمەتی بکەی ڕق لە نیشتیمانەکەت نەبێت چۆن ئەڵێ بەچایکی سوکسەری نیشتیمانەکەی خۆ نەکەی سەری نەتەوەگەی خۆ نەکەی نەڵێ خۆزگە من کورت نەبوومایە یان شتێک هەوڵ بیت یعنی خۆشەویستی لە ناویان زیاد بکەیت بڵێ ئمە هیچمان یانی لە کۆمەڵگەکانی تر کەمترنی ئەوان بەو ڕوحانیەتە بڵێن مناڵ پەروەردە ئەکەنەوە لە کۆتاییە کەسێکی زۆر باش و داهێنەریان لێ دەرئەچێ بە وڵاتەکەیان نەک بڵێ ئەمەکەی وڵاتە یان ئەمەکەی ژیانە ئەمانەنا تۆ لە خۆتەوە دەست پێ بکەم وڵاتی شوونەتەوەش ئیشاڵا وردە بوو دەبەرەوە باشی ئەڕوات ئاڵا شادیگیان زۆر بەخێر بێت زۆر خۆشحاڵ بووم و زۆر سپاس بە زانیاریەکانە بەڕاستی هەمووی جێگەی خۆی گرتووە لە کۆتاییە هیچ پەیامەکەت هەیە هیچ شتێکت ماوەی لێ زۆر سپاس بۆ تۆشکان خان لە کۆتای پەیامەکەی من ئەوەیە یعنی ئێمە هەوڵ بین دڵسۆزانە هەر ئیشێکمان کرد بە دڵسۆزانە بیکەین نەکەم تەرخەمی و تەنها ئەوە بێت چۆن ئەڵێ لە کۆڵی کەینەوە و ڕای پەڕێنین و تاوە هەر شتێکە بە دڵسۆزیش کرا بێگومان ئەنجامی زۆر باشی بێگە لە ئێستانەی بێ بێگومان لە داهاتوار ئەنجامێکی باشی ئەبێت بۆیە زۆر گرنگە ینی گرنگی بەکات بین یعنی ئێستا گەنجی وا ئەبینی ئەڵێ من نازام چی بکەم یعنی ئەگەر یاری نەکەم هەر نەخەوم خەریکی چی بم ناوانە زۆر شتی باشەیە کە تۆ بیکەیت تۆ گەنجی زۆر تواناوزت هەیە بۆ منە بچۆ ئیشێکی ڕێکخراوی بکە خۆ بەخشانە ئیش بکە کتێب بخوێنەرەوە یان بەشداری لە خولێک بکە ینی کاتی زۆر بە نرخۆشتی زۆر باشەیە کە تۆ بیکەی بەڵام کە بەداخەوە خۆت ویست لەسەری نەبوو یان دێگەشتنی هەڵی کەسانی تر وەرگری بۆ خۆت لە کۆتایە ئەنجامێکی خراپی ئەبێ بۆیە لە کۆتایە هیوادارم ئێمە نرخی کاتمان بزانی وەک وتراوە کات وەکو خەنجەر وە نەی بڕی ئەو بڕێت کاتی خۆمان بە فیرۆنێ بەڵکو هەوڵ بین سوودێکی باشمان بۆ خۆمان هەبێت بۆ نیشتیمانەکەمان هەبێت و چۆن ئەڵێ کەسانی تریش فێر بکەین کە چاو لە خۆمان بکات
زۆر سپاس بۆ سەلام دڵشادی خان، زۆر سپاس بۆ ئەوەی ئەمڕۆ لەگەڵما بوویت، زۆر سپاس بۆ بینەرانیشم کە تا ئێستا لەگەڵما بووین، هیوادارین کەواتەوەرەکەمان سوودی هەبوو بێت. تا بەرنامەیەکی تر بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.